ئۆتۆمبیلەکەی ترم کردەوە بە قسووسی حکومت ڕقمێکی قسووسیا بێن بە بەلاش و فرۆشمەوە. دوای دەرچوونی بڕیاری تۆمارکردنی تاکسی نوێ لە هەرێمی کوردستان ئەمڕۆ یەکەم تاکسی نوێ لە شاری سلێمانی تۆمار کرا کە ئەم تەکسی دوامەوەیە کە ئۆتۆمبیلێکی نوێ و نیوە کارەباییە کە سیستمەکەی هایبێردا. منم پێم خۆشە قسە لەگەڵ خاوەنەکەی بکەم کاک مشیر عەبدولسەلام گە فەرموویتە ئێرە کاک مشیر چۆن بوو بڕیارەیە کە تەکسیەکە بکەی بە تەکسیەکی نوێ؟ بەڵێ وەڵا من تەکسیەکەی ترم 2013 بوو ئەم هایبێردانە حکومت بڕیارێکی باش بوو. من حەزم لەم تەکسیە تازە نەبوو چونکە ئەوانە مۆدێلی کۆن بوو حەزم لە شتێکی تازە بوو لەبەرەوەی هەم بۆ خۆم باشە هەم بۆ چۆنەڵەی بۆ ئیشوکار باشترە ینی لە ڕووی مادیەوە بۆ ینی خۆت باشترە. تا چەندێک گرنگە ئۆتۆمبیلەکە نوێ بێت کە تۆ شۆفێریەکەی؟ وڵات زۆر گرنگە چونکە تۆ گەشتیار سوارەخەیت نەفەر سوارەخەی تا مەزبوطتر بێ باشتر بێت بۆ خۆت باشترە و بۆ سەرنشینەکەش باشترە. جارانەکە سوی تەکسی ببووینە ئەیانوێت وڵای بەنزین گرانە ئێسامە هایبێر دەوازم تا 60یش کارەباییە ئەم قسەیە هەرەمێنێ؟ چۆن ناناوە نامێنێت تۆ بە ناوشار هەر هەتا 60 ئەو پەڕی پێی بڕۆی ئەمان چۆنەڵی لە ڕووی ئینەوانێ زۆر باشترە بۆ ساخ تەکسیەکان لە ڕووی داهاتەوە باشترە. واتە بەنزینێکی کەمتر سەرفەکەی تەبعاً بەڵێ خۆی لێ نووسراوە لێ بۆ یەک لیترە تقریبان 23 کیلۆمتر 24 کیلۆمتر پێ ڕووی بە 1 لیتر. تەکسیە کۆنەکە و چۆن بوو لە چەندێکە سەرفەکرد بۆ ئەو 23 کیلۆمتر؟ وەڵایی ئەوە چونکە ئەمان کارەبایی و مەزبوطترە پێ تەڵێ بەزەوەی تر پێی ناوەتی کە چەنە سەرفەکەی بۆ بەس ئاتەن ئەم چونکە تازەیە هایبێردە بەنزین کەمتر سەرفەکات. تێچووەکانی چۆن بوو ئەو ڕوسوماتانی لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕێکارەکان چۆن بوو قورس بوون ئاسان بوو چۆن بوون؟ وەڵای من مەمنونیانم دەستخۆشیان لێکم زۆر هاوکارم بوون ڕسوماتیش هەر ئەوەیە بۆ نمونە پارەی تابلۆی پارەی ڕسوماتی ئەمەی بەس ڕێگاوبان ژینگە و لێ ناسەنێت چونکە هایبێردە هەمووی 310,000 ئەویش 310,000گە زیاتر لەبەر ئەمایی ئەگنا ئۆتۆمبیلە کۆنێک کە ڕقمێکی خصوصی تێنێ 75,000 لێ وەرەگرن ئەوەی تری باقیاتەکەی بۆ ئەم سیارەیە ئەمیش سیارەی ساڵانەکەیەتی هەتا 5 ساڵی تر ئەم سیارەی شتێکی ناوێت. تا چەندێک گرنگە شۆفێری تاکسی ئۆتۆمبیلێکی نوێی پێبێت بۆ مرتاحی خۆی؟ وەڵا زۆر گرنگە تۆر بۆ مرتاحی خۆت هەم لە ڕووی مواسەفات هەم لە ڕووی کەلتیایە مرتاح بیت ئەم پەکێ ناکەوێت لە شوێنان ینی زۆر گرنگە. ئەمڕۆ داخلی و پێ کردووە سەفتەح کرد؟ نەبەخوا فریان نەگەوتم. نرخ چەنددانی ئێستا ئێمە لە لای پارکی ئازادین بە چەرم بێ بۆ مەجیبەک؟ مەجیبەک ئەو پەڕی 2000 3,000 نێ بەزین ناخواوەرە؟ ناوەڵا بۆ یەکەم ئەخوا. نرخەکان چی لێ ئەەکەی بەنیازی چۆن هاتچۆ بە سەرنشین بکەی؟ وەڵای نرخەکان چۆنەڵی هەتا ڕادەیەگەر سابتە تێگەی هەی ناتوانانی من ئێستا لە خۆمەوە نرخدانێم بڵم بۆ شوێنە بۆ ناچم بۆ بعد من نەبێ بە ماڵ لەسەرم. ئەمە تەکسەکەی من بەنزین ناخوا کاکە من نرخدا شکێنم هەموو تاوەرم بەلای من نەوەڵایی چۆنەڵی نرخەکان دیاری کراوە ئیتر بەس ئەوەیە بۆ خۆت باشترە مەسرەفی کەمترە سپاس بۆخوا مەسرەفی کەمترە و بۆ خۆت باشترە. چۆن بوو ئەم جارە ئۆتۆمبیلی نزمێ هەڵبژارد هەندێک کەسێک کە بەنیازن ئۆتۆمبیلی بەرز بکەن بە تەکسی چۆن بوو تەکسی بەرزدانە ناتوە؟ وەڵای من ئەمەم بەلاو مرتاحترە کە تۆ زۆر ساقیەکەی ئەمە مرتاحترە بەڕێی من بۆ چوونی خۆمە من ئەمەم بەلاو مرتاحترە وەک لە سارەی بەرز هەوڵاتێنی خۆمان وەبزانم ئۆتۆمبیلی بەرز نەبووە تەکسی لە ناو شارە زیاتر بۆ ڕێگەکانەوە ئەوەی کە حکومت دای نابێت بەبێ پڕیارەکان وازام زیاتر بۆ خەتەکانی بینی شارەکانە. ئەوڕێی شۆفەی تەکسی و هەیە ئەوانش بەنیازن بیکەن؟ وەڵای ئینشاڵڵا ئەوەی زۆربیان حەزی لێتی و ئەڵێ ئەیکەی. ئۆتۆمبیلەکەی ترە چی لێ کرد؟ ئۆتۆمبیلەکەی ترم کردەوە بە قسووسی حکومت ڕقمێکی قسووسیا بێن بە بەلاش و فرۆشمەوە. چەندێ زەرەرێت یاکە لە نرخەکەیە؟ وەکو زەرەر بڵێ زەرەری وانە چونکە من ئەو سارەی تر نزیکی 12 ساڵ پێم بوو لە 2013 پێم بوو هەتام قەرارە هات کام قەرارە هات حەزم لەم سیارە بوو بڵێ زەرەر ئەو زەرەرە نییە چونکە من ڕقم نەکڕیوە هەرم ڕقمی سیارەکەی ترم خسۆتە سەر ئەمە.
دۆستپاس بۆ من بەڕێستان خزمەتتان. بەڵێ ئەوەی کایبینن ئەمە یەکەم ئۆتۆمبیلی تاکسیە کە بە پێ و بڕیاری وەزارەتی ناوخۆ دەری کرد بۆ هێنانی تەکسی نوێ و نوێکردنەوەی و تەکسیانی کە لە شارەکاندا هەیە کە لە ساڵی 2014ەوە هیچ ئۆتۆمبیلێکی تەکسی تۆمار نەکرابوو هی نوێ بۆیە ئەمە یەکەم ئۆتۆمبیلە لە شاری سلێمانیدا کە ئەمڕۆ ژماری پێدرا و هاتۆتە سەر شەخام بەڵام تا ئێستا سفتاحی نەکردووە.